بۆ باشترکردنی دۆخی سیاسی هەرێم مامۆستایانی زانکۆ داوا دەکەن لایەنە سیاسیەکان بە یەکگرتووی و یەکگوتاری هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی کێشەکان و گەڕانەوە بۆ بەغدا باشترین بژاردەیە لە بەردەم سەرکردایەتی سیاسی کورددا. پێویستە هەنگاوی یەکەم لایەنە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ سەرەتا لە ناو خۆماندا خۆمانیەک بخینەوە و هەموو بەرژەوەندە شەخسی و حیزبیەکان وەلا بندرێت و بەرژەوەندی کۆمەڵگەی هەژاری ئێستای کورد لە بەرچاو بژیرێت و دوای ئەوە پێویستە ئێمە لەگەڵ ناوەند ڕێک بکەوین چونکە لەبەر ئەوەی حکومەتی ناوەند سەرچاوەی ئێستا بە حالیان بە ئێستا لە زڕوفی ئێستادا بە سەرچاوی چارەسەرکردنەکانی کێشە و گرفتەکانی کوردستانی ئێستا دەبینین. پێویستە لە هەنگاوی یەکەمدا حیزبەکان بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی و شەخسیانی بەلاوە بنێن بەرژەوەندی نیشتیمانی هەنگاو بنێن بۆ یەکڕێزی تەبایی نێو خۆیان هەتا ناوماڵی خۆمان وەکو هەرێمی کوردستان و حیزبە کوردستانیەکان ڕێک نەخەن و ینی هەندێک مرونەت نەنوێنن بەڕاستی وەزعی هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیدایە و ئەمەش بەوتە ناکرێ بەڵکو بەکردار ئەبێ هەنگاو بنێن. مامۆستایەکی زانکۆ دەڵێت تاوەکو کورد ناوماڵی خۆی یەک نەخات ناتوانرێت هیچ هەنگاوێک بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغدا و کێشە ناوخۆیەکان بنێت. کۆی ئەو بابەتانەی کە بوونەتە کێشە لە بینی هەرێم و ناوەند پرسی سیاسیش پێشەمو شتێک پێویستی بە یەکبوونی سیاسی پێویستی بە ڕێخستنی نێوماڵی خۆمان هەیە چونکە ئێمە ئەگەر ناوماڵی خۆمان ڕێک نەخەین ناتوانین پەیامێکی یەکگرتوو و بەهێز بگەێنن بە ئەو لایەنەی کە خەسمن نارن و کێشەی سیاسیمان لەگەڵیان هەیە. بەردەوامی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێم داناوە و هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ گوزەرانیان بەرەو خراپی دەچێت بۆیە چاودێران و مامۆستایانی زانکۆ پێیان وایە تاوەکو لایەنە سیاسیەکان بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان نەخەن دۆخی هەرێم باشتر نابێت. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.